نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو سونەت لە قورئاندا. سونەت ژیانمانە و ڕۆحێکە لە نێو ڕۆحماندا. قورئانی پەرج و گوفتاریش پاڵپشتی لە سونەت دەکات و لەو دی و پاڵپشتیکردنەوە پێگەی بنەڕەتی و ژیانی ئەوی زۆر بە ئاشکرا باس کردووە و چەسپاندووە. ئێستاژ ئاماژە بە چەند ئاەتێک دەکەین کە ئەم باسکردن و چەسپاندنەیان تیادا خراوەتە ڕوو. یەک قورئانی پیرۆز لە زۆر شوێندا بە دەربڕینی هاوشێوە یاخود بە جیاوازیەکی کەمەوە ئەم ئاەتەی هێناوە. هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. هەر ئەو زاتەیە لەناو خەڵکێکی نەخوێندەواردا پێغەمبەرێکی لە خۆیان ڕەوانە کرد. ئاەتەکانی قورئانەکەی ئەویان بەسەردا دەخوێنێتەوە و دڵ و دەروون و ڕواڵەت و ئاشکرا و نادیاریان پوختە دەکات، فێری قورئان و دانایی و شەریعەتیان دەکات. زۆرینەی زۆری زانایانی فەرموودە و مفەسیرینە بەڕێزەکان وشەی حیکمەتیان لە نێو ئاەتەکەدا بە سونەت لێکداوەتەوە، چونکە لە نێو قورئانی پیرۆزدا کە سەر تاپا معجیزەیە دەربڕینی بێمەبەست و وشەی جوان و لەواتە دابڕێنرا و قسە درێژکردنەوە بێ ئامانج ناکرێت بوونی هەبێت. هەر بۆیە لەو ئاەتە پیرۆزەدا مەبەست لە حیکمەت کتێبی خودا یاخود بەشێکی ئەو کتێبە نییە، چونکە گەروا بوایە ئەو کاتە دەبوو وشەی حیکمەت بدرێتە پاڵ وشەی کتاب. بەڵێ وەک لە زۆر شوێنی دیکەشدا هاتووە، لێرەدا مەبەست لە کتێب قورئانی پیرۆزە، مەبەست لە حیکمەتیش سونەتی پیرۆزی پێغەمبەری خودایە صلی الله علیه وسلم کە ئەرچی ڕوونکردنەوەی پوختەی قورئان و ڕاوەی پەیامە پەنهانەکان و تایبەتمەندکردنی فەرمانە گشتیەکان و سنووردارکردنی فەرمانە ڕەهاکانی لە ئەستۆدایە. دوو لە ئاەتێکی پیرۆزی دیکەدا خوای گەورە ئاماژە بەوە دەکات کە پێغەمبەرانی بۆ گوێڕایەڵی لێکردن ناردووە و دەفەرموێت: وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله. خوای گەورە پێغەمبەرانی بۆیە ناردووە تا گوێڕایەڵیان لێ بکرێت. گوێڕایەڵیکردنی پێغەمبەریش لە بەرخودی پێغەمبەر نییە، بەڵکو لە ڕوانگەی فەرمانبەرداربوونیەتی لەلایەن خودا و بە هۆکاربوونیەتی بۆ ڕووناچی و چاکەی مادی و مەعنەوی تاک و کۆمەڵگا. بەڵێ خدای گەورە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا أطيعوا الله ورسوله ولا تولوا عنه. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە، فەرمانبەرداری خوا و پێغەمبەرەکەی بن و لە بەرنامەی ئەو زاتە پشت هەڵمەکەن. أطيعوا الله وأطيعوا الرسول. فەرمانبەردار و گوێڕایەڵی خوا و پێغەمبەر بکەن. ئەو گوێڕایەڵیەی بۆ خودا لە ئاەتەکاندا باس کراوە لەگەڵ گوێڕایەڵیکردنی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هەمان شت نییە. گوێڕایەڵیکردنی خودا لە فەرمان و ڕێگریەکانیدا و گوێڕایەڵیکردنی پێغەمبەریش لە فەرمان و ڕێگریەکانیدا واتە گوێڕایەڵیکردن لە گوفتار و کردار و تەقریرەکانی پێغەمبەری خودا فەرمانی ئاشکرای قورئانی پیرۆزە، چونکە جگە لە گوێڕایەڵیکردنی خودای گەورە لەو فەرمانانەیدا کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی بۆ کردوون و پێغەمبەری خوداش صلی الله علیه وسلم بانگەوازی بۆ کردوون، لە ژێر چەتری سونەتدا کۆمەڵێک فەرمان و ڕێگری و مژدە و هەڕەشە، هاندان و ئامۆژگاری سربەخۆ هەن کە پێغەمبەری خودا لە فەرموودەیەکدا ئاماژەی بە سربەخۆیی ئەم دوانە کردووە: ألا إني أوتيت الكتاب ومثله معه. بەدڵنیاییەوە من کتێبی خودا و شتێکی هاوشێوەی ئەوم پێدراوە. جگە لەوەش لەو ئاەتانەدا کە لەسەرەوە وەک نمونە هێنامانەوە
پاش فەرمانکردن بە گوێڕایەڵیکردنی خودا و پێغەمبەری خودا بەجیا لە یەکتر خوای گەورە فەرموویەتی ولا تولوا عنه پشت لە پێغەمبەری خودا هەڵمەکەن. لەم ڕێیەوە تێمان دەگەیەنێت شوێن نەکەوتنی سوننەت و بگرە بە سووکگرتنی سوننەت و نیشانەی پرسیار خستنە سەر سوننەت بە جۆرێک لە هەڵگەڕانەوە و پشتکردنە دین هەژمار دەکرێت.